ئێرە بەردەم هۆڵی سەعاد عەبدوڵڵایە لە هەولێر. ئەوان چاوەڕێیکردنەوەی دەرگای هۆڵەکە و دەستپێکردنی کۆنسێرتێکن. دەیانەوێت هەرچی زووە گوێ لە میلۆدی ڕەسەن و هۆنراوەکانی مەحوی و ناڵی بگرن. با دەنجی عەدنان کەریم. دەرگا دەکرێتەوە و هۆڵەکە جممەی دێت لە ئامادەبووان. ئامادەبووان بە چەپڵە ڕێزان پێشوازیان لە گروپی میوزیکی مەحوی و هونەرمەند عەدنان کەریم کرد. ئەم کۆنسێرتەکە بۆ مەبەستی کۆکردنەوەی هاوکاری بۆ کەسوکاری شەهیدان ئەنجام درابوو. هەڵبەتە من لێرەوە پەیامم بۆ سەرجەم هونەرمەندان ئەوەیەکەوە بتوانن هەرێکە بە شێوازێک خۆی پێشمەرگەیەک بێ بۆ میلەتەکەی ئەوجا هەرێکەمان بەڕێگاک و بە شێوازێک بتوانین هاوکاری بنەماڵەی شەهیدان بکەین. هەرچەندە باشێک لە ئامادەبووان جێگەیان بۆ دانیشتن بەدەست ناکەوێت، بەڵام ئەمانە بووە هۆی ئەوەی هۆڵەکە بەجێ بهێڵن و هەندێکیان بە پێوە دەوەستن و هەندێکی دیکەشیان لە سەرزەوی دادەنیشن. ئەو کارە هونەرێکی ئێستا کرایە وەکو ڕەدێکە بۆ تیرۆریستانی داعش کە بزان ئێمە کورد هەمیشە لەسەر کولتوری خۆمان ڕێچەی خۆمان بەردەوامین. عەدنان کەریم دەڵێت جگە لە کۆکردنەوەی هاوکاری بۆ خانەوادەی شەهیدان، ئەو کۆنسێرت و چالاکییان پەیامێکە و بۆ داعش و هاوشێوەکانیان دەنێرن. ئێمە ئەبێ ئەوەندە بڵێن کە ئێمە لە ناو خاشی کوردستانە ئاهەنگە جێڕین، ئاهەنگی سەرکەوتنی ئەوانە جێڕین، بەردەوامین گۆرانی بۆ کوردستان بڵێن، بەردەوامین گۆرانی بۆ شەهیدان بڵێن، بەردەوامین ئاواز و نەغمەکانمان پێشکەش بە پێشمەرگەکانی کوردستان بێ. ئێمە بێ دڵیان خۆشکەین، بێ دڵی پێشمەرگەکان خۆشکەین کە ئێمە لێرە ئارامین لە شاری هەولێری پایتەختە کە دڵخۆشین هەموو بە سەرکەوتنەکانیان. نابێ خۆمان خەم ناکەین، نابێ هەکارێکی وا بکەین کە هەست بکەین کە ئێمە ئەترسین بەڕاستی ترس نییە. کورد هیچ کوردێک ترسی لە دڵانیە ئەوەندەی کە موژدەی ئەوەیان بدەینێ بە شەهیدان، بە ئەو شەهیدانەی کە هەمیشە وەکو باڵندە باسەر ئاسمانی کوردستانەوەن پێیان بڵێن کە ئێمە بە ئارامی ئەژین لە سایەی ئەوانەوە، بە ئارامی لە کوردستان ئاژین. دوای تەواوبوونی کۆنسێرتەکە هەر لە هەمان شوێن بادەی گوڵڕەنگ 2 بڵاو کرایەوە کە نوێترین ئەلبومی هونەرمەند عەدنان کەریمە. هەندێک لەو کەسانەی لێرەن تەنها سیدیە نوێیەکە بۆ خۆیان نا، بەڵکو بۆ ئەو هاوڕێنەشیان دەکڕن کە نەیانتوانی لە کۆنسێرتەکە ئامادە ببن. بەڕاستی شتێکی چاک بوو، شتێکی ینی دەستخۆشکەرەیە. بەڕاستی حتاکو ئەو کۆنسێرتەی کەوا بەو شێوە کراوە کە ئەو ڕێکخراوەی کە سەرپرشتی ئەو کۆنسێرتەی کردووە شتێکی زۆر جوان و زۆر باش بوو، فکرەکەشی باش بوو، چکە کە بەو شێوەیە کە شتێکی وا خێرخوازی ئەکرێ کەوا یارمەتی ئەو شەهیدانە ئەدرێ بەو شێوەیە ئەو شتێکی باشە و دەستخۆشی لێ ئەکرێ. ئەوە یەکەم کۆنسێرتی عەدنان کەریم نەبوو بۆ کۆکردنەوەی کۆمەک بۆ کەسوکاری شەهیدانی شەڕی داعش، بەڵکو لە ماوەی ڕابردوو 2 کۆنسێرتی دیکەی لە سلێمانی ئەنجامدا بوو. تەواوی داهاتەکەی لە ڕێگەی سپۆنسەرەکانیەوە دەگەیەنێتە دەست خانەوادەی شەهیدان.